لە پێداگیری ترامپ و دیموکراتەکان داخستنی حکوومەت بەردەوامە. بریارەکەی ترامپ و گۆمانی کورد. بنەماڵەیەکی ڕەسەن و مۆزەخانەیەکی خانەوادەگی. تەماشاچێ لە خۆشەویستی دەمەتان خۆش لە واشنگتن دیسیەوە خۆشاتنەوە ڕای بەرنامەی کورد کۆنەکشن ئومیدوارم دەمێکی خۆش وەلبان بوونە سەر. سلااو و ڕێز و هیڤین دەمە خۆش دەگەڵ کورد کۆنەکشن ji dengê ئەمریکا لە واشنگتن. Civata Sînatorên Kongresê Amerîkî pêşniyazek nuh ji bo xerciyê radigehîne bi mebesta dawê înana girtina hikûmetê. Demokrat dibêjin pêşniyaza li ser binemayê daxwaza Serok Donald Trump ya bi navê plana levhatinê bê encam e. Li hember 5.7 milyar dolaran ji bo xerciya dîwarê serokî pêşniyaz kirî wî sê salên parastina penaberên xortên nedestûrdayî li Amerîka dirêj kiriye ya ku demokrat pêşniyaz dikin. Li bere vê hefteyê civat ya bi piraniya komariyan pêşniyaza vekirina hikûmetê bêxe dengdanê. لە پێداگیری نیوان سەرۆک ترامپ و جێبەجێ نەکردنی داخوازیەکانی لەلایەن دیموکراتەکانی ناو کانگرس داخستنی حکوومەت بەردەوامە. فەرسێل لە 100,000 کارمەندی فێدراڵ مۆچەیان پێنەدراوە و لەلایەکی ترەوە پەنابەران لە سنووری مەکسیکەوە دێنە ئەمریکا. بێموچەکردنی کارمەندانی حکوومەتی فیدرال لە ئەمریکا پێدەنێتە 32 ڕۆژەوە. لەولاشەوە کۆچبەری نایاسایی لە مەکسیکەوە پێ لە جەرگی خۆیان دەنێن و هەوڵ دەدەن بپەڕنەوە. سەرۆک دۆناڵد ترامپ سوورە لەسەر دروستکردنی ئەو دیوارەی نێوان مەکسیک و ئەمریکا. دیموکراتەکانیش لە کۆنگرێس هێشتا بربەستی بەردەم فیلەکانی کۆماریەکانن. هەرچەندە سەرۆک دۆناڵد ترامپ پێشنیاری نوێی خستە سەر مێزی گفتوگۆ. ئەمە چارەسەریی گونجاوە بۆ هەردوو پارتەکە و با لە دەست نەدرێت. ڕێگە نادەین هەرگیز سنوورەکانمان لەلایەن تونڕەوی چەپەوە کۆنتڕۆڵ بکرێت. بنیاتنانی دیوارە سنووریەکە کارێکی ناخلاقی نییە. لە ڕاستیدا نائەخلاقیە ئەگەر نەکرێت. ئەمە ژیانی چەندان کەسی وڵاتەکەمان دەپارێزێت و ڕێگری لە هێنانی مادە هۆشبەرەکان دەکات بۆ ناو وڵاتەکەمان. پێشنیارەکەی سەرۆکی ئەمریکا بۆ دیموکراتەکان خێرا لەلایەن نانسی پلۆسیەوە وەک ڕابەرێکی دیموکراتەکان ڕەت کرایەوە و بە پێشنیازێکی نابەجێ وەسفی کرد. لە بەرامبەردا جێگری سەرۆکی ئەمریکا مایک پێنس ئەو وەڵامدانەوە خێرایەی لا سەیرە. سیرکە سەرۆک پێشنیازی چارەسەری دەکات لە بەرامبەردا بەرپرسەکانی دیموکراتەکان لە بارودۆخەکە دەڕوانن. خەڵک لە ئەمریکا دەیەوێ هەردوو لا پێکەوە کار بکەن. سەرۆکی ئەمریکا دەیەوێت لە هەمبەر دروستکردنی دیوارەکە بۆ 3 ساڵ واز لە ناردنەوەی ئەو کۆچبەرە نایاساییانە بهێنێ کە بە داکا ناسراوە. دەرکەوت دیموکراتەکان بەوە ڕازی نەبوون. بەردەوام بەرپرسەکانی هەردوو لاش لە میدیاکانەوە دەیانەوێت ڕای شەقام بۆ خۆیان کێش بکەن. دیموکراتەکان ئەم وڵاتە دەپارێژن و باوەڕمان بە ئاسایشی سنوورەکان هەیە. بەڵام ئەگەر هەموو ئەوانەی خەون بە هاتنی ئەمریکاوە دەبین و نەپارێزرێن دەرکیش بەو ڕاستیانە نەکەن کە خێزانەکانیان لە یەکتر دابڕاون بیت لێرە حکوومەت لە کار بخەیت. 800,000 خەڵک پارەیان نەدراوەتێ ناتوانن کرێخانوو بدەن و خواردن و ژیانیان بەڕێوە ببەن. ئەمە کارێکی نابەجێیە. لە ئەمریکا خەڵک دەنگ بە بەرنامە دەدات. لەسەر وەختی هەڵبژاردننی سەرۆک ترامپ بەڵێنی دروستکردنی دیوارەکەشی تیا بوو. زۆربەی چاودێران وای بۆ ئەچن هەردوو لایەنەکە لە ئاستی بەرزبوونەوە و کەمبوونەوەی دەنگەکانیان دەترسن. یحیا بەرزنجی دەنگی ئەمریکا، واشنگتن. ji bo rêzgirtinê li rêberê tevgera sivîl li Amerîka Martin Luther King Serok Donald Trump seredana peykerê wî li Washington dike. Serokî gote rojnamevanan ku ava rojek mezin û giring e li wî bersiva pisyara neda sebaret girtina hikûmetê. Li demê seredanê û danana qefda gulan li ser peykerê Martin Luther King cêgirê serokî Mike Pence bi serokî rebû.
و 51 ساڵ بەسەر توورکردنی مارتین لوثر کینگ قەشەی ئەفریقای ئەمریکایی کە ڕێبەرایەتی بزوتنەوەی مافەکانی سڤیلی کرد و وڵاتەکەی گۆڕی و لە سەرانسەری جیهان دەنگیدایەوە تێپەڕ دەکات. هەر لەو کاتەوە ئەمریکایەکان هەنگاوی گەورەیان لەبارەی نەژادەوە ناوە، بەڵام جیاوازی قوڵ هیچتا هەرماوە. I have a dream that one day this nation will rise up. ئەم گوتارە لە 29 ئاگۆستی 1963 زایانی بوو بە هاندەرێک بۆ چالاکبوونی میلەتێک و مافەکانی مەدەنی و دادوەری ئابووری کردە هەرە بابەتەکانی گفتوگۆی نێوان خەڵکی ئەمریکا. شەری ویلیامز مامۆستای مێدیا لە زانکۆیە. ئەوەی مارتن هەوڵیدا بەدەستی بێنێک نەتەنها بۆ یەکسانی ڕەگەزی بەڵکو بۆ دادوەری ئابووریش بوو. دەزانین هەر دروست پێشەوەی گیان لەدەست بدات لە مەمفیس لەسەر هەڵمەتێک بۆ خەڵکی هێژار بۆ کرێکارانی بەشی ئاوەڕۆ کاری دەکرد. ئەوانەی مانیان گرت بوو بە سەختی بۆ موچەی ژیان هەوڵیان دەدا. لە دەمێکدا هەندێک پێشکەوتن هەبووە، بەڵام هێشتاش نایەکسانی ئابووری لە گۆڕەدایە. بەڵام ئەگەر لەبارەی ئابووریەوە بەگشتی چاو لە دارایی بنەماڵەیەکی ڕەشپێز لە ئەمریکا بکەین، بۆ هەر دۆلاری کە ماڵێکی سپیپێس هەیەی بۆ ڕەشپێستەکە 10 سنتە، واتە یەک لە 10 بەشی دارایی مامناوەندی سپیپێستێک لە ماڵە ڕەشپێستەکەدا هەیە. ئەمە کارێکی نەشیاوە. بەڵام تا ڕادەیەک ئابووری بەهێزی ئێستای ئەمریکا بازاری کاری بۆ هەموو ڕەگەزەکان پەرە پێداوە. ڕێژەی بێکاری لە بۆ ڕەشپێستان پارەکە تا 6 لە سەد دابەزی کە لەوە تا ساڵی 1972 زاینی نەزمترین پلە بووە. بۆ حاڵش بەجۆرەی لێکۆڵینەوەی ئەم دوانای زانکۆی هاروارد نیوەی ڕەشپێستی ئەمریکا دەڵێن لە کاردا جیاوازی دەبینن. ئەو ئەندازیارە کە لە سیلیکان واڵەی کار دەکات دەڵێت وەک کۆچبەرێکی ئەفریقایی ڕوبەڕووی هەمان جۆرە جیاوازیدانانە کە ڕەشپێستانی ئەمریکا هەیەە. کاتێ لەگەڵ سەرمایە گوزارێک دەچم بۆ کۆبوونەوە دەبینی حەزیان لە ئەو شتە نییە کە تۆ دەیڵی. ڕەنگە جاری وایە لەبەر ئەو کارەیە کە ئەنجامی دەدەیت، بەڵام جاری واشە حەز دەکەی لەبەر ڕەنگی پێستە و ئەوان بۆ ئەو شتە کراوە نین، هەر نازانن لەگەڵ کەسانێک ڕەنگی پێستیان جیاوازە بە شێوەیەکی ئاسایی چۆن هەڵس و کەوت بکەن. بەڵام خۆم زۆر بە ساکاری بەسەردا تێدەپەڕم، دەڵێم با کارەکە جێبەجێ بێت. توندوتیژی و بێبەزایی پۆلیس لەو شوێنانەی کە زۆرتر ئافریقای ئەمریکایی لێدەژین سەرچاوەیەکی دیکەی نیگەرانیە. جوڵانەوەی پشتیوانی لە ژیانی ڕەشپێستان 2014 هاتە گۆڕێ دوای ئەوەی ئەفسەرێکی سپیپێست لە ئالەتی میزۆری تەقەی لە ڕەشپێستێک کرد و کوشتی. ئەم جوڵانەوەیە وە دوای ئەو کەیسە دەکەوێت. جوڵانەوەکە چاوگوێی ئێمەی کردوتەوە، یارمەتی بە ئێمەی ڕەشپێت کردووە تا تێبگەین ڕەنگە ئێستا ئێمە وەک مرۆڤ و خاوەن هێز چاو لێ نەکەن، بەڵام بەرهەمی کارمان بە زووی دێتە دی. لەوە تا دکتۆر مارتین وتەی بەناوبانجی خۆی وەک ئەمن خەونێک دەبینم گوتوێتی هەبوون وەک ڕەشپێستێک لە ئەمریکا بێگومان گۆڕانی بەسەردا هاتووە. لە سیمین ڕێپێوانی ساڵانەی ژنان لە واشنگتن ژمارەیەکی زۆر کەمتر تێدا بەشداریان کرد تاکو ئەوەی ساڵی 2017. بەڵام بوونەکەی ڕۆژی شەممە کەمتر نەبوو تاکو ئەوانەی تر لە کاتێکدا ژن و پیاوان پێکەوە ڕۆشتن سەرڕای جیاوازیەکی بەرچاو پێشدەستپێکردنی ڕێپێوانەکە. ئۆزڵەمیە ساکژی دەنگی ئەمریکا دناوێ گرسەی دەبوو ئەف راپۆرت ئامادەکریە. Meşajinan ya salane ya 2019 ya li Washingtonê bi slogana pelajinatê û em ê cîhanê bi xwe re pêş ve bixin bi beşdarbûna 10,000 jinan bi coşek girseyî û bi rengekî keskesor pêk hat. Meşajinan bilî Washingtonê li nêzîka 300 bajarên Amerîkayê din û gelek bajarên cîhanê jî di heman demê da pêk hat. Daniel Ballard ya 20 salî ya xwecehiya Amerîkî bo mafê jinên xwecehiyên Amerîkî wendakirî û kuştî beşdarê meşê bûye. Ez ji wilayeta Carolina Bakurim. Ez ji hoza Toskorava me. Bi hezaran jinên xwecihiyên Amerîkî hatine kuştin û wendakirin û hîn jî wendane. Ti kes tiştekî nake. Ez bû daxwaza mafin wan li virim. Ez dixwazim di vê meşê de ji bo wan hişyariyekê ava bikim. Di meşê da tevlîbûna hejmara jinên cîwan û xwendekar jî gelek dîtbar bû. Michaela Mosley ya xwendekara Zangoyê ji van jinên cîwan yek armanca tevlîbûna xwe û hestiyarên xwe wisa diyar dike.
from Philadelphia, Pennsylvania, and I go to... از جی فیلادلفیا پنسیلوانیا ما از خوندکارا زانکویا هاوارد ما از وکی جنگ رش لورم از باور دکم که ام جن خودی مافین و بلا چه ببه گره جن داخوازو خودی مافین خواب ببن از گلک دلخوش و کلا جانم که از لور دگل به هزاران جنم دیگل به 10,000 جنین به جوش هجمارک مزنیا زلامانجی به آرمانجا پیشوانی تولی مشه ببون. جیم بانکوجی دبیجه که دوی هر کس پیشوانی هفودن بکه. گره مافین جنان جی به مجار و پیواجو همی کسان. از به وی سدمی لورم. از با پشتوانی مالبات خواه دا کو جنا خواه لورم. گورا باوریا من اب مجارک جهانیه. دوی کو ام خدیه مافین وکهویه بن. لوی ولاتی نینه. از گلک دلخوشم لور بو پشتوانیه کومن جنان به سلوگان آفیش گووند و کلامن خو بلی پرسکریکن جنان ین جهانی ده درباره هلوستا هنگ جنین ین لدروی امریکای جی هولدانن به تایبت پکانین. کریستین بریکر جدلاوره تولیبونا خو وکی باوکشاندنا تندیا لسر جنین کرد دیار دکه. از جی ولایتا دلویره ما از جی بو خپیشاندان گرنا تندین لسر مافین جنان لورم هر وسا از و حوالن خواب و پشتگیریا تفگرا جنین کرد لوریم به تایبتی جبر روشا پرلمانتار لیلا گوون یادگره و برجیبونی دیا گلک غمگینین ام داخواز آزاد کرناوی دکین او ام پشتوانی خویا جیهانی دیار دکن امی به هفرا ببینن که اف پل او تکوشینا جنان بریارن سیاستوان او دستهلدارن زلام چه قاس بگهرینه. Özlem Yasak Denge Amerika Washington. هێشتا ڕەوشە نەزەلال یا پشتی ڕاگەهاندنە سەرۆکی ئەمریکی دۆناڵد ترامپ ji bo vekîşana hêzên Emerîkî ji Sûriyê xema gelek lanên siyasî ye. Lê hevdemê berdewamiya vê rewşa nezelal hêzên Emerîkî tên dîtin li nêzik berokên şerê dijî Komela Dewleta İslamî Daeş di Sûriyê de. Vîdyoyên dengê Amerîka li berokên Sûsê û hecîn yên şerê dijî Komela Dewleta İslamî Daeş serbazên Emerîkî digel zirîpoş û çekê giran nîşan didin. Hêzên Sûriya Demokrat hesedê bi alîkariya hevbendiya nêfnetewiya dijî tîrorê di şerekî sê mehan de bajarokê hecîn rizgar kir. Ew yek ji asêgehên dawiyên Daeş bû li deverên Rojhilata Çemê Furatê. Ev serketina hêzên Sûriya Demokrat di şerê dijî Daeş de hevdemê ragihandina vekêşana hêzên Emerîkî bû ji Sûriya. Wê ragihandinê tirsek peyda kiriye ne wek Daeş careka dî vejîte ve û vegerête wan deveran. Ji Kurdan re hevbendên Amerîka li meydanê di şerê Daeş de vêna rewşek nezelal peyda kiriye. Kurd îroj wekû berê ne bêxwedîne yan jî kesek wan nas nake nîne Kurd êdî her kes wan nas dike xwedî îradekî pir xurtin û bi tecrübe xwe askerî jî tecrübe xwe siyasî jî garibûye projeyên çareseriyê di hindir Sûriyede pêş bixe her wiha hêzên navnetewî kariye tevlî xwe bike. Tabii dema ku em dibêjin hêzên navnetewî bi tenê artêşa Amerîka nîne koalîsyona navnetewî به همو پک و هزین ما شر ترور جهانی کرون بروانتی د جهانی دا کرنج گوی ویجی ایروج دوستن کردای پرگرین هندر جهانی دا هنه گله کسین رخنه لداخویانیا سروک دونالد ترامپ دگرتن جبو وکشان هزان جو سوریا دگوتن داخویانیا سروکی دی تیروری و جیم توا تقینا هفتیا بوری لمن بچ کوچار امریکی جی دناف 16 کشتیان دبون بحث وکشانی هنکی خاف کریه. لروجا دوشنبه جی کاروانکی هیزن امریکی و هفبندین خوین کرد بون آرمانجا تقینکا خواکوژی. جبلی هفپایمانیا نفنتوی و هیزن کردان بروککی دی یه شر تیروری دی سوریا ده هیا. روسیا ربراتیاوی دکا. نها او هولین قایل کرنا لاینین سیاسی دیدتن جبو دارشتنا دستورکی نو جی سوریا پاش روژی را. از هیوی دکم ام پیک و پروسه سیاسی برای پیش ببین و بکارین پنابرا وگرینین و جانا عادتی وگرته و سوریه. افهورین دریجدم جبو عاشتیه بی انجامن لوان زمانی هزی پترتی بیستن. اگر دودلی لواشنطن هبه هم بر رول ترکیه و بتایبت
دەنگên bilind derketine ji bo parastina Kurdan dema Tirkiya destê bilind hebe piştî vekêşana Amerîka, gelokî dê bikaribe wê herêma berfireh biparêze bi taybet deverên sersûnûrê Iraqê. Ji bo ewlehiya vî gelî yan jî ewlehiya Sûriye istixrar û çareseriyên siyasî pêş bikeve, bêguman pêwîstî bi tarafê sêyemîn heye. Tarafê sêyemîn Amerîka wekû dewletekî ezma bilmuqabil Rûsya wekû dewletekî ezma gerek dike ku van welatana bi berpirsiyartiyên xwe wekû welatên ezma tev bigerin. Lê tarafê Sisiya heman demê de dikare tehalûfê duwelî jî dikare be tarafê Sisiya her wiha Müttehîdê jî dikare be tarafê Sisiya ku çavdêrî bike tu ne heqî ne li ser sînorê Sûriye bên kirin yan Bakurê Sûriye bên kirin ne jî li ser Tirkiyeyê bên kirin. Hêzên Kurdan dibêjin ew rijdin Daeş li rojhilatê çemê Furatê bi alîkariya çek, firoke û zanyariyên hêzên hevpeymana ji nav bibin. هەڵوێستەکانی سەناتۆری کۆماریەکان لێنسی گرام لە بەرامبەر بریارەکەی سەرۆک ترامپ بۆ کێشانەوەی هێزەکانی ئەمریکا لە سووریا نەک هەر لەلایەن کوردەوە ستایشی لێکرا بەڵکو لە سەرانسەری جیهان. نیاز حامد برایم لێکۆڵە ڕووچاودێری کاروباری ڕامیاری دوێنی لە درەنگارنگدا لە ڕێگای سکایپەوە لێمان پرسی ئاخۆگرام لە دەمی سەردانەکەیدا بوو تورکیا و کۆبەنەوەی لەگەڵ ئەردوگان و کارۆدەستانی تیرۆی تورکی هیچ گۆڕانێک بەسەر هەڵوێستەکانیدا هاتووە وا وەڵامی داینەوە. گرام هەڵوێستەکانی زۆر کاریگەر بوو و ینی وتوانی ترامپ ببینێ و ینی چاوخشانەوەیەک بکە بە بڕیارەکەی و سەردانەکەشی بۆ تورکیا بۆ گەیاندنی ئەو پەیامە بوو کە جۆن بۆڵتن کە لە تورکیا بوو ویستی بگەیەنیتن ئەردۆغان ڕەتی کردەوە ئەو بۆ خۆی چوو ئەو پەیامەی گەیاند و ڕوبەڕوو لەگەڵ ئەردۆغان و ئەو زمانێک کە بەکاری هینە زمانێکی دیبلۆماسی بوو بەڵام لە ئەساسدا گەیاندنی پەیامەکە بوو پەیامی ئەمریکا بوو کە ئەو پارادیگمایەی کە ئەمریکا ئیشی لەسەر دەکاتن لە ناوچەکە چۆن دەبێتن یعنی ئەو خطوتە عریزە یاخود بڵێ و هێلەپانانەی کەەوە دەبێت ئەمریکا ئیشی لەسەر بکات چۆنەوە بە فەرمی بە ئەردۆگانیان گوت وە ئێستا کە دەبینین دەرکەوتەکانی ئەو بینینە یعنی کاردانەوەی کردووە لەسەر لێدوانەکانی ئەردۆگان ئیمڕۆ ئەردۆگان دەڵێتن ئێمە ڕێگا نادەین ناوچەی ئارام دروست بێتن و ببێتە بە زەلکاوێ وەکو چۆن لە باکووری عێراق کە دەکا هەرێمی کوردستان ئەو ناوی دەنێ باکووری عێراق کە بۆتە زەلکاو. کاکە نیاز ئێوە لە نووسینێکتانە باس لەوە دەکەن کە نابی ئەمریکا بە چاوی تورکیاوە بڕوانیتە ڕۆژاوە هەروەکو مەکۆرک وتی ئەمریکان نە پلانێکیە نە ڕوانینێکی هەیە ئیدی کورد چی بکاتن؟ ئەو تووچای زاران نییە تووچایەکە هیچ بەرژەوەندی ئەمریکا لە چاو ناگرێ بەڵکو بۆتە ئاستەنگ لە بەردەم ئەمریکا بەرژەوەندی خۆی هەیە لە ناوچەکە بەڵام ئەوەی کە ڕێگرە هورد و دەوڵەتی ئیسلامینە کە ئێران و تورکیا یعنی تورکیا هیچی کەمتر نییە لە ئێران بۆ بەرگرتن لە بەرژەوەندەکانی ئەمریکا یعنی کە ئێمە باز لە ئەمریکا دەکەین پشتیوانی کوردەکە دیارە مەبەستمان ینی کورد هاوکارە یاخود لێک تێگەیشتە یان ینی تەقاتوعێک هەیە لە نێوان بەرژەوەندەکانی ئەمریکا و کورد. کاکە نیاز ئەو پرسیارە دەکرێت لە درێژایی ئەم 4 ساڵەدا کورد زۆربەی قورسارێکە لە ئەستودا بووە بەختکردنەکان ئەوان دایانە شارۆگوندەکانیان وێران بووە چما ئەم هەموو بریارانە دەدرێت بێگەڕانەوە بۆ لایەنی کوردی. بەڵێ ئەوانەی کە لەسەر ئەرزن ئەو کە لەگەڵ کورد هەماهنگن و شەڕی دژی تیرۆریان کردووە ئەوانە باش ینی لە پرۆژەی کورد بۆ چارەسەری بۆ تەواوی سووریا و ناوچەکە تێگەیشتون بەڵام ئەوانەی کە دەبینرێ وەکو کە سەرۆک ترامپ لە توێتێکدا باز لە کشانەوەی دەکە بەبێەوەی حسابکردن بۆ کورد خۆی لە خۆیدا ئەوە کاردانەوەی زۆر کاریگەر و نێگەتیفی لەسەر خودی بڕیارەکە دروست کرد بۆیە ئێستاکە چاوخشانەوەیەک هەیە. کاکە نیاز چین ئەو کارتانی کە بەدەستی کوردەوە هەیە کە بتوانین لەم یاریەدا بەکار بهێنین بۆ ئەوەی ڕەنجومێنێتەکانی بە فێڕۆ نەڕوات.
پاش بڕیاری ترامپ بۆ کشانەوە کە ینی ڕوبەری حرەکەکردن حرەکەی دیپلۆماسی سیاسی بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان فراوانتر بوو. ینی ئەو پێشتر ینی هەندێک التزاماتی هەبوو بە هاوپەیمانی نێودەوڵەتی کە ئەمریکا سەرپەرشتی دەکا و پێشەنگایەتی دەکاتن. ئێستاکە ینی پاش ئەو بڕیارە وای کرد کە کورد دەزواڵا بێتن بۆەوەی حرەکە بکە بە هەر چواردەوری. ئەمەش کاریگەری زۆر نەرێنی و خراپی دەبێت لەسەر بەرژەوەندەکانی ئەمریکا. دەتوانێت چونکە ئێمە بمانەوێ نەمانوێت بۆ ئەوەی ینی ڕێگری بکرێتن لە ینی پەلامار و هێرشەکانی دەوڵەتی تورکیا ناچارە کورد ئێتیفاق بکە لەگەڵ مۆسکۆ و لە ڕێگای ئەویشەوە لەگە سووریا حکوومەتی سووریا کە ئەمەش بەمانایش کە بەناڕاستەوخۆ زیادکردنی هەژبوونی ئێرانە کە ئەمەش تێک ناکاتەوە لەگەڵ ئامانجەکانی ئەمریکا لە ناوچەکە. نیاز حەمەد برایم لێکۆڵەڕۆ و چاودێری کاروباری ڕامیاری زۆر زۆر سپاس. سپاسان دەکەم. جانی لە شەوێن درێژن زستانی تو دزانی هەندێک جاران خواردن هەندێک خواردن تایبەت دۆ کە سەروپیا ناودار دەبن. لە سلێمانی خەڵک لە نیوە شەودا دەچنە چێشتخانان بۆ خواردنی سەروپێ زانین. کاتژمێر 12 شەو ئێرە شاری سلێمانیە. لە کاتێکدا زۆرینەی خەڵک لە شیرینی خەودان ئەم سەروپێخانەیە جمەی دێ لە سەردانکەر. بەم شەوی زستانە هاوڵاتیان پەیتا ڕوو ئەکەنە ئێرە و تامی ژەمیەکی سەروپێ ئەکەن. وەستانووری و سەروپێخانەکەی بەناوبانگن لەنێو ئەو کەسانی حەزیان بە سەروپێیە. ئەو لێرەدا بۆ چرکەیەکیش وەستانی نییە بەهۆی زۆری سەردانکەرانیەوە. هەر کەلەیە زمانە پێچکەیە جیپەیە ئەم چوار شتەیە لە سەروپەیە کە پێکیێنی بۆ سەروپێ خواردنێکی گەرمە بە حکمی گەرمیەکەی دستانەکە زیاتر ئەخورێت خەڵک زیاتر حەزی دەکەن بۆ سەرماکەم بۆ شتیاش. ئامادەکردنی سەروپێ کارێکی ئاسان نییە و ماندووبوونێکی زۆری ئەوێ. ئێمە وەکو دروستکردنەکە بە ڕۆژا دروستیەکەین لە بەیانی سەعات حوتی بەیانیەوە تا 3 ئێوار ئەنجا پێگێت. دوای شەوەکە ئێمە کە حازرە سەعات 11 دەست پێەکەین بە فرۆشتنی. ئەلحەمدوللا جمهوریەکی باشی هەیە و لە سەعاتێکە لە دوانە شەویوار لە 2 سەعاتە تەواو بێت. سەردانکەرانی سەروپێخانەکەی مامنووری باسییان لە تاموچێژی سەروپێ کرد. بەتایبەتی خواردنی کوردەواریە جەوی ساردە خۆشە. جەو تۆزە گەرم بوو ئەو خواردە خۆشەی نامێت تامە خۆشەی بەڵام لە جەو کە سار بوو بە تایبەتی ینی کە جەو سار بێت تۆزێک بەفربارێت و سەرما بێت هەموو شەوێگەی ئینشەڵڵا. زۆربەی کاتەکان لە شەوە درەنگەکانە بە تایبەتی کە یەم بۆ لای مامەنووری بە تایبەتی سەروپێکەی زۆ تایبەتە زۆربەی کات بە تایبەتیش لە زستانە ئەکسەرێتی پێنجشەمانی ئەم بۆ ئێرە من ئیتر شەوەکانی دیش بەپێی مەجال ئەتوانم بێم بۆ سەروپێ خواردن. لە نێو سەردانکەرانی سەروپێخانەکەدا گەنجێکی چینیمان بینی کە بەو نیوەشەوە هاتبوو بۆ لای مامنووری تاکو تامی سەروپێکەی بکە. من ناوم جانوویە و خەڵکی چینم هاوڕێکم بۆی باسکردم کە خواردنی ئێرە خۆشە و منیش هاتم خواردنەکەم خوارد و بەلامەوە خۆش بوو زۆر خۆش بوو. جانووی وتیشی کە زۆری حەز لە پاچەیە. مێژووی ئەم سەروپێخانەیەی مامنووری ئەگەڕێتەوە بۆ ساڵی 1965 واتە 54 ساڵ پێش ئێستا. لەو کاتەوەی کە تەمەنی 10 ساڵ بووە مامنووری دەستی کردووە بەم کارە و لە ئێستاشدا شەوی 400 بۆ 500 کەس سەردانی سەروپێخانەکەی ئەکەن. ڕێباز مەجید دەنگی ئەمریکا سلێمانی. تالیبانەکانی ئەفغانستان دەڵێن ناوابزانم ئەوەی ترمانە دەخینە بنەمەڵەیەکی ڕەسەن مزەخانەیەکی خانەوادەگیان لە شاری کفری لە ئۆستانی کەرکووک کردوونەتەوە. بەێ چەندین ئاڵاو و کەرەستین بابوو با پیرên vê binêmalê hatîne bikar înan dîrokêda divê muzexanê de hatîne danîn û ew şanaziyê jî pê dikin. Peyamberê dengê Amerîka Dilşad Enwer seredana wê binêmalê kiribû wê muzexanê.
بنەماڵەیەکی دێرینی قەزای کفری سنووری گەرمیان مۆزەخانەیەکی خێزانیان دروست کردووە و هەرچی کەرەستە هەیە کە لەلایەن باوباپیرانیانەوە بەکار هاتووە لەو مۆزەخانەدا دایان ناوە. کۆمەڵی کەرەستەی دەگمەن و مێژووی هەن مێژوو هەندێکیان دەگەڕێتەوە زیاتر لە 150 ساڵ هەن مێژوو هەندێکیانش دەگەڕێتەوە بۆ 200 ساڵ. بۆ نمونە لێرە سەماوەرێکمان هەیە سەماوەرەکە زیاتر مێژووی لە 150 ساڵ بەسەرەوەیە هەروە چەند مەسینەیەکمان هەیە کە ئێمە پێڵێن ئەبریق ئەوانش نزیکەی تەمەنیان 180 ساڵ پێش ئێستەیە. هەروەها کۆمەڵێک کەرەستەی گرنگی تریشمان هەیە بۆ نمونە ئەم ئێمە پێڵێن سیدارە ئەم سیدارەی لە سەرمانەی ساڵی 60ەکانە لایەن سێعەبلاغەوە بەکار هێنراوە. ئەمیش مێژووێکی کۆنیە زیات نزیکەی 50 ساڵ تەمەنێ بێ. ئەو کۆشکەی مۆزەخانەکەی تێدا دروست کراوە هەمان ئەو جێگەیە کە باوباپیرانیانی تێدا ژیاوە و بیناکە ناسنامەی دێرینەتی لەدەست نەداوە. ئەم خانووە بینن کە بە کۆشکی محسناغا بە ناوبانگا مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەرەتایی سەدەی 19 کە لەلایەن سەیعومەراغی گەورە باپیرە گەورەمانەوە دروست کراوە ساڵی 1970 ئێستا ئێمە لێرێن ئەم شوێنە بڵێن ئەم ماڵە وەخت خۆی حرەم بووە لە قاتی سەرەوە ئەمە شوێنێکی نهێنی بووە کەم کەس بەم شوێنەی زانیوە ئەمی چەند حەشارگەیەترن ئەوە گڵۆپان بۆدانەوە بەڵام بەداخەوە کارەبای ئام نییە کارەبای گشتی هەروە چەند حەشارگەیەکی تریش هەیە دانەیەکیان لێرەوەیە. ئیتر لەو سەردەمە حەشارگانە کراوە دیارە هەندێک کەرەستەیان تیا هەڵگرتووە و شاردیوانەتەوە. قەزای کفری کە یەکێکە لە قەزا دێرینەکانی عێراق و کوردستان پڕە لە ناوچەی شوێنەواری کە زۆربەیان بەهۆی نۆژەن نەکردنەوە و ئاوەڕ لێ نەدانەوەوە داڕووخاون. دڵشادەنوار دەنگی ئەمریکا کفری. تاالبانەکانی ئەفغانستان دەڵێن وتویژی ئاشتی دووڕۆژیان لەگەڵ ئەمریکا لە ڕۆژی سێشەمە لە قەتەر بەردەوام بووە. زەڵمای خەلیزە سەرۆکیشاندی ئەمریکا و نوێنەری تایبەتی وڵاتە یەکگرتووەکان بۆ ئاشبوونەوەی ڕامیاری لە ئەفغانستان لەم مانگانەی دوایەدا چەندین کۆبەنەوەی لەگەڵ نوێنەرانی تاالبانەکاندا لە قەتەر لە نیوانیان لە مانگی دیسامبر لە بنشینە یەکگرتووەکانی عەرەبی ئەنجامدا. کۆبەنەوەکەی ڕۆژی دوشەمەی ئەمریکا و تالیبانەکان لە کاتێکدا دێت ئێمران خان سەرۆکوەزیری پاکستان سەردانی قەتەر دەکات بۆ کۆبەنەوەی لەگەڵ ڕێبەرانی قەتەریدا. بهیڤیا دەمن خۆشمە جوانە جارێکە دی بگەهینەوە دە بەرنامەکە دیە کورت کنەکشندا ڕۆژە هەینیا بێت هەتاوی دەمی هەموو دەمان هەر شاد و بەختەوەر بن و خدا حافیز ببینە خۆش.